ئەلیسا لایتبۆرن نووسەری ڕۆمانی پاسکیلی کوردی مامۆستایەکی ئەمریکیە کە لە 6 وڵاتی دنیادا ژیاوە، بەڵام وەک خۆی دەڵێت خۆشترین کاتی لە هەرێمی کوردستان بووە. ئەو دەڵێت ژنانی کوردی خۆش دەوێت و ڕێزی بۆیان هەیە. ژنی واهەن کێویان بڕیوە و لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێندا هەڵاتون بۆ ئێران. ئەوان زۆر بەجرگ و خۆراگر بوون، منداڵەکانیان لەسەر پشتیان داناوە. ئەوان هەژار و دەستکورد بوون، بەڵام کۆمەڵەیەکی یەکگرتوو بوون و پشتگیری یەکتریان دەکرد. پاش ماوەی 6 مانگ نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانی عێراق، ڕۆمانی سەرکەوتووی خۆی بە ناوی پاسکیلی کوردی لەسەر بەسەر هاتوو ئەزموونەکانی خۆی لە هەرێمی کوردستان نووسی. ئەو پەیامێکی هەبوو بۆ خوێنەرە ئەمریکیەکانی. دەست و دڵتێری ئەم خەڵکە و ئەو خۆشەویستی لێیان هەڵدەقڵێت. من بە هیچ جۆرەیەک نەمدەتوانی باوەڕ بکەم. ئەوان بۆ هەمیشتە کاریگەریان لەسەر من داناوە. هەنیان داوام کە ئەو کتێبە بنووسم چۆن دەمویست بە ئەمریکیەکانی نیشان بدەم ئەگەر ئێمە پێمان وایە دڵنیابوون و پاراستن کۆمەڵێک پارەی ناوبانک یان سەرمایە و خەزنی شتی لەم شێوەیە، لە ڕاستیدا دڵنیابوون و پاراستن خۆشەویستی خەڵکە. زۆربەی خەڵک تەنانەت نازانن کورد کێن. ئەو ژمارەکەمەی کە ئاگاداریشن خوێندەواری باڵایان هەیە و زۆر ئازادی خوازن. بۆیە ئەوان زۆر تووڕەن بەوەی کە ڕۆژئاوا و بەتایبەت ئەمریکیەکان بەردەوام خیانەتیان بە کورد کردووە. ئەلیسا لەو بڕوایەدایە کە ئازایەتی کوردان لە بەزاندن و شکاندنی داعشدا کوردی هێنایە ڕێزی پێشەوە. ئێمە بەڵێنی بە کورد دەدەین، ئەوان بەڵێنی خۆیان بەجێ دێنن، بەڵام ئێمە نا. مەبەستم بۆ وێنە ئەگەر داعش ڕەچاو بکەین. سەرۆکی پێشوو ترامپ بەردەوام دەیگوت ئێمە داعشمان بەزاند، شتێکی بێمانایە. ئەگەر لە پەرەگرافی 2 بەولاوت خوێند بێتەوە بۆ دەردەکەوێتەوە هێزی پێشمەرگەیە و ژمارەیەکی زۆر لە ژنان بوون کە داعشیان بەزاند. ئەم پرۆفسۆرە خانە نەشین و نووسەرە کوردی لە دڵەوە خۆش دەوێت و هیوادارە کە نووسراوەکانی ئەمریکیەکان وشیار بکاتەوە و ببنە خەمخۆر و دڵسۆزی پرسی کورد. ئاوا هۆما دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.